ڕاستی بۆ کۆمەڵانی خەڵک بالێکدانەوە کەشت لەسەر دنیا بینی خۆت بێ، بەڵام ئەوەی کە جەوهەری ڕاگەیاندنە لە هەموو ئەو بوارانەی کە پەیوەندی بە پەروەردەی کۆمەڵایەتیەوە هەیە، پەیوەندی بە گەیاندنی ڕووداوەکانی ناو کۆمەلگا هەیە، پەیوەندی بە نەگەوجاندنی خەڵک هەیە، بە شەفافیت هەیە. ئەم تەلەڤیزیۆنە ڕوبەرێکی فەرەوانی لەو بارەوە داگیر کردووە کە بە ئومێدم لە ئایندە بتوانێت ڕوبەرەکە بۆ ئازادی دەنجی جیاوازتر، بۆ گەیاندنی ڕاستیەکان بەردەوام بێ و سەرکەوتوو توانیوێتی لە قاڵبی منبەری سیاسی ئیسلامیەوە ببێ بە کەناڵێکی خەبەری، کەناڵێک کە خەڵک سێری بکە، کەناڵێکە خەڵک بیبینێ، کەناڵێکە تەسیراتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەسەر خەڵکە بێت، نەک ئەوەی تەنها لەلایەن سیاسێکیەوە کار بکە. بۆیە من دوای 14 ساڵ جارێکی کەش کە دەیان جار میوانی تەلەڤیزیۆنەکەتان بووم، ئەتوانم بڵم ڕاشم لەسەر تەلەڤیزیۆنەکە بە ئاشکرا و بەوازحی ڕێی خۆم وتووە. هەسەکەم ساڵ بە ساڵ باشتر ئەم سەتەلایتە من خۆمێکێکم لەوانی کە بە بەردەوام متابعی هەواڵەکان و راپۆرتەکانەکەم، چ ڕووماڵەکانی، چ بابەتەکانی، چ راپۆرتە ساردەکانی، چ بەشداریکردن لە بەرنامەکانیە. بۆیە من هیوادارم کەناڵی پەیام ئەو نهجی کە هەیەی بتوانێت بەردەوام بێ لەسەری. من ناتوانم بڵم کەناڵێکە بەپی پرەنسیپەکانی کاری میدیاش کارەکات، ئەمانش هۆکاری ئەوەن کە خەڵک بتوانێت سێری بکات، لە ماڵەوە خێزان بتوانێت سێری بکات. یعنی ئەوە نەبێت کە بڵێن هەنێک وزاراوە، هەنێک گوشە و هەنێک گرتەوە ئەمانی هەبێنە خێرکێکە لەو کەناڵانی کە توانم بڵێم خێزانەکان بەبێ ترس و بەبێ لەر سێریەکەن. لە هێندێک موقع ینی تەوقیتدا تاکە کەناڵ بۆ کە تەنیا ویستوێتی ئەگەر دەنگی ناڕەزایەتی خەڵک هیچ لایەنێک بەهۆی بەرژەوەندی سیاسی خۆیەوە ینی کەمتر خەمێکی کردبێ یان سیاسەتی ئەعلامیوی وای نەخواست بێت لە هێندێک موقعدا یان مووقفدا پێشکەشی بکات، ئەم کەناڵە وجودی هەبووە کەوابێ لە لای منەوە درێغی نەکردووە لەم لایەنەوە لە دەنگی ناڕەزایەتی و دەنگی شەقام، دەنگی خواستەکانی کۆمەلگا لە ڕووی سیاسی ئابووری دەهاتی بەڕاستی بەڵێ لە بەری خەڵکدا بووە بە بێگومان ینی شتێکی جوان و بەجێ کردووە. ئەم کەناڵە لە لای من جێگای سەرنج بووە و هەستم کردووە کە لە خزمەت خەڵکدا بووە لە هەر سێ بوارەکە وەکوتم بواری کۆمەڵایەتی، ئاینی یاخود سیاسی لە هەر سێ بوارەکەەوە درێغی نەکردووە. پەیامەوە پیرۆزبایی گەرم لە بەڕێوەبەر و هەموو ستافی کەناڵە خۆشەویستەکەتان دەکەم، بە تایبەتی ئەوانەی کە بە جوندی مەجهول ناسراون، ئەوانەی کە دیار نین لە پشتی کامێران دەرناکەون و ماندوو ئەبن. بە حەقیقەت هەر بەردەوامی کەناڵی پەیام و هاوشێوەکانی ئەو 14-15 ساڵە خۆی بۆ خۆی دەستکەوتە، یعنی بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ و بەردەوام بێ و هەمومان نەزانین ئەو کەناڵە ئیسلامیانە کێشەی خۆیان هەیە بە تایبەتی لایانی مادی و ئیمکانات و ئەوانە بەردەوام بوونی ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە. کەناڵی پەیامێک لەو کەناڵانەیە کە مەسەلەن لە یەک کاتە بەرنامەی سیاسی هەیە، بەرنامەی کۆمەڵایەتی هەیە، بەرنامەی مێژووی دیکۆمنتاری هەیە، بەرنامەی تایبەت بە گەنج و لاوانی هەیە، وەرزش و ئەوانەی هەیە، ینی بەرنامەی تەرفیهی هەیە. ئەم فرەیە لەلایەک ئیجابیە، یعنی بەشی هەموو چین و توێژەکانی تێدایە باشە. بە تایبەتی لەو دوایانە من هەندێک بەرنامە لە کەناڵی پەیامە بینیم ئەوانەی کە بایەخ بە مامۆستایانی ئاینی و مێژویان و سیرەیان و حجرە و فەقێ ئەوانە شتی جوانن بەڕاستی جێی دەستخۆشیە. پیرۆزبایی لە ساڵ ڕۆژی 15 ساڵ ڕۆژی کەناڵی پەیام دەکەم لە بینەرانیان لە کاربەندە خۆشەویستەکانیان کە ماندوو ناسانە کار دەکەن لەم کەناڵە. پەیام هەمیشە لە بەرەی خەڵکا بووە، لە بەرەی ناڕازی بوو، لە بەرەی داکۆشی کار بووە لە دادوەری کۆمەڵایەتی بەجیا لە ئایدۆلۆژیا و تێڕوانینە حیزبەکەی. هەمیشە فەزایکیشی دروست کردووە بۆ دەنگی جیاواز و بۆ ڕێی جیاواز لەم کەناڵە کە خۆیان نمایشکەن ڕەو بۆچوون و ئاراستەی خۆیان بەیانکەن. ئەمە بۆ خۆی کرانەوەیەکە. ئەگەر بەراوردی ساڵی یەکەم و دۆمی پەیامکەی لەگەڵ ئەم ساڵانی ئاخیرا ئینسان هەستەکە و حەقەتە بڵێ کە کرانەوەیەکی زۆر لە کەناڵی پەیام دروست بووە و ئەمە وای کردووە کە بینەری متەنەوەعی بۆ دروست بێت، جمهوریکی زیاتری بۆ دروست بێت. حەقەتەن کەناڵی پەیام بینەرێکی تایبەت بە خۆی هەیە، جمهوریکی خۆی هەیە کە ئەمە گرنگە و کاریگەری لەسەر پرسە نیشتیمانیەکان لە چەند ساڵی ڕابردووە هەبووە، هەمیشە تەواجودێکی بەهێزی هەبووە. پیرۆزبایی لەسەر جەم بینەران و بیسەرانی ئەم کەناڵە جوانەیەکەم
لە ڕاستی لە ڕابردووە کاریگەری ئێجگای گەورەی لەسەر ئاراستەکردنی ڕێی عامی مجتەمع هەبووە و زۆر کاتیش ئاراستەکردنەکە بە ئاراستێکی ئیجابیە بووە لە مای خۆشحاڵی و پێزانینە. ئومێدەکەم بۆ داهاتوو پرۆفشناڵانەتر و زانستیانەتر کار لەسەر بابەت و پرسە نیشتیمانی و نوێتەوەیەکان بکە و ئاوەردانەوەیەکی زیاتر لە بەشێک لە چین و توێژە پەرایەزخراوەکانی مجتەمع بەتایبەت توێژی کەمەندامە و کەسانی خاڵپێداویستی و کەمەنەتەوایەتی و کەمینەکان ئینشاءڵڵا لە داهاتووە کار لەسەر هەرێک لەم بەشانی مجتەمع بکە و ئەم شەریحانە بەجیا کاریان لەسەر بکات.